سڵاتان لێ ببینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی پێنجشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. مانگرتنی بەردەوامی کامیۆنداران لە شارەکانی کوردستان، پاڵپشتی یەکێتی ژنانی کوردستان لە مانگرتنی کامیۆندارانی ئێران، بەیانیە چالاکانی سنفی فەرهەنگیانی هەرسین و شابات بۆ پشتیوانی لە کامیۆنداران، دەست بەسەرکردنی شۆفێرێکی دیکە لە سنە و گواستنەوەی 3 شۆفێر بۆ زیندان، سەپاندنی سزای زیندان بەسەر 2 چالاکی مەدەنی و ژینگەی لە ورمێ و سنە، هەڕەشەی 2 پزیشکی حکوومەتی لە کادری دەرمانی سنە، خۆپیشاندانی ئێرانیانی ئازادی خواز لە ئاڵمان و ناڕەزایەتی دژبەرانی نەتانیاهو هاوکات لەگەڵ کۆمەڵکوژی خەڵکی غەزە. مانگرتنی بەردەوامی کامیۆنداران لە شارەکانی کوردستان. ڕۆژی پێنجشەممە 8 جۆزەردان کامیۆنداران لە شارەکانی مەریوان، کرماشان، شابات، دێولان، قوروا، بۆکان، نەغەدا، سنا، گیلان غەرب، ئیلام، قەسری شینون و سەرپۆڵی زەهاو هاوکات لەگەڵ مانگرتنی سەراسەری شۆفێرانی بار هەڵگر لە سەراسەری ئێران بۆ 8مین ڕۆژی بەردەوام دژ بە دۆخی خراپی مەعیشەتی مانیان گرت. بە وتەی یەکێتی کامیۆندارانی ئێران، وێڕای هەڕەشە و گوشاری ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم، شۆفێرانی بار هەڵگر درێژەیان بە مانگرتندا و ڕێیان گەیاندووە کە ئەگەر هاوکارەکانیان ئازاد نەکرێن هەموو جادەکان دادەخەن. مانگرتن مافی خۆیانە و سەبەبکاری ئەو بارودۆخە کۆماری ئیسلامیە. جێگای ئاماژەیە کە شۆفێرانی نەیسان لە شارەکانی نەیشابور، مەشهەد، گوڵپایەگان و قوچان پەیوەست بەو مانگرتنە گشتیە بوون و شۆفێرانی تاکسیش داوایان لە هاوکارەکانیان کردووە پەیوەست بەو مانگرتنە بن. پاڵپشتی یەکێتی ژنانی کوردستان لە مانگرتنی کامیۆندارانی ئێران. یەکێتی ژنانی کوردستان لە بەیاننامێکدا وێڕای پاڵپشتی لە مانگرتنی کامیۆندارانی ئێران ڕایگەیاند لە ژیناوە تا نان و ئازادی ڕێگەمان یەک ڕێگایە. ڕۆژی چوارشەممە 7 جۆزەردان یەکێتی ژنانی کوردستان کە پێک هاتووە لە چالاکانی مافی ژن و دایکانی دادخواست لە بەیاننامەیەکدا پشتیوانی خۆی لە مانگرتنی کامیۆنداران و خاوەن نانەواخانەکان دووپات کردەوە. لەو بەیاننامەیەدا مانگرتن وەکو زەرورەتێکی میژوویی بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ سیتەمی سەرمایەداری وەسفکراوە. بەیانیەی چالاکانی سنفی فەرهەنگیانی هەرسین و شابات بۆ پشتیوانی لە کامیۆنداران. ڕۆژی چوارشەممە 7 جۆزەردان ئەنجومەنی سنفی فەرهەنگیان لە هەرسین و شابات لە 2 بەیاننامەی جیاجیادا پشتیوانی خۆی لە مانگرتنی سەراسەری کامیۆنداران دووپات کردەوە. لە بەشێکی ئەو 2 بەیاننامەیەدا هاتووە هاوڕێ لەگەڵ خاننشینکراوان، موعەلیمان، پەرستداران، کشاوەرزان و کرێکاران دەنگی ئازادی و یەکسانی خوازیمان بەرز کردەوە. ئەمجارە دەنگی دادپەروەری کامیۆنداران و شۆفێرانی بار هەڵگر دژ بە زۆڵم و زۆری دەسەڵات بەرز بۆتەوە. سیتەمی سیستماتیکی ڕژیم بۆ سەر ژیان و مەعیشەتی خەڵک ڕاستیەکی حاشا هەڵنەگرە کە ڕەتکردنەوەی دەبێتە هۆی پەرەسەندنی ئەو زوڵمە. گرانی، هەڵاوسان، ناکارامەیی بەڕێوەبەران، نەبوونی بیمە و نائەمنی جادەکان هۆکاری دەربڕینی ناڕەزایەتی ئەو چینە زەحمەتکێشەیە. بەڵام دەسەڵات لە جیاتی جێبەجێکردنی داخوازیەکانیان دەستی داوەتە سەرکوت و چەندین کەسی دەست بەسەر کردووە. ئەنجومەنی سنفی فەرهەنگیانی هەرسین و شابات وێڕای شەرمەزارکردنی هەوڵەکانی ڕژیم بۆ شکاندنی ئەو مانگرتنە شکۆدارە پاڵپشتی خۆی لە داخوازیەکانی کامیۆنداران دووپات دەکاتەوە و داوای ئازادی هەموو شۆفێرانی بار هەڵگر دەکات. دەست بەسەرکردنی شۆفێرێکی دیکە لە سنە و گواستنەوەی 3 شۆفێر بۆ زیندان. بەپێی هەواڵی گەیشت و شۆفێرێکی دیکەی بار هەڵگر لە شاری سنە بە ناوی بورهان ئەحمەدی تەمەن 34 ساڵ لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر و لەژێر ئەشکەنجەدا ناچار بە دانپێدانانی زۆرەملێکراوە. بورهان ئەحمەدی خەڵکی گوندی ئارەنانی سەر بە شاری سنەیە و ڕۆژی 4 جۆزەردان لە ئاسپ پێوەست نەبوونی شۆفێرانی بار هەڵگر خەڵکی ئەردەبیل بە مانگرتنی سەراسەری ناڕەزایەتی دەربڕیوە. ناوبراو پاش بڵاوبوونەوەی کلیپەکەی لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر و لەژێر ئەشکەنجەدا ناچار بە دانپێدانانی زۆرەملێکراوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم
پەروەندەسازیان بۆ بورهان کردووە و وێدیۆی ئەعترافی ئیجباری ئەو شۆفێرەیان لە میدیاکانی حکوومەت بڵاو کردووەتەوە. لە لایەکی دیکەوە 3 شۆفێری دەست بەسەرکراو بە ناوەکانی ستێق محەممەدی، کاوەم مرادیان و ڕزگار مرادی کە لە ڕۆژی 6 جۆزەردان دەست بەسەرکرابوون بۆ زیندانی سنە گوازراونەتەوە و ماوەی بەندکراویان بۆ 1 مانگ درێژ کراوەتەوە. سەپاندنی سزای زیندان بەسەر 2 چالاکی مەدەنی و ژینگەی لە ورمێ و سنە. لە ڕۆژانی ڕابردوودا چالاکێکی مەدەنی خەڵکی ورمێ بە ناوی بەهرام مەجیدفەر بە 10 ساڵ زیندان و چالاکێکی ژینگەی خەڵکی سنە بە ناوی ژیان میری بە 1 ساڵ زیندانی تعلیقی و جەریمەی ماڵی محکوم کراوە. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، بەهرام مەجیدفەر شارومەندی خەڵکی ناوچەی مەرگەفەری ورمێ لە ڕەوەندێکی نادادپەروەرانەی دادڕەسیدا بە تۆمەتی تێکدانی ئەمنیەتی وڵات بە 10 ساڵ زیندان سزا دراوە. لە لایەکی دیکەوە ژیان میری چالاکی ژینگەی خەڵکی سنە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە نەیارەکانی ڕژیم بە 1 ساڵ زیندانی تعلیقی و 50 میلیۆن تمەن جەریمەی ماڵی محکوم کراوە. هەڕەشەی 2 پزیشکی حکوومەتی لە کادری دەرمانی سنە. بەپێی هەواڵی گەیشت و 2 پزیشکی حکوومەتی بە ناوەکانی بابەک قوتبی و بورهان مرادوەیسی کەشوهەوایان ئەمنیەتیان بەسەر ناوەندە دەرمانیەکانی شاری سنە سەپاندووە و بەردەوام هەڕەشە لە پەرستاران و کادری دەرمان دەکەن. بابەک قوتبی سەرۆکی ڕێکخراوی زانیاری پزیشکی و بەڕێوەبەری نەخۆشخانەی کەوسەری شاری سنەیە کە لە سەردەمی شۆڕشی ژینە هەڕەشەی هەڵوەشاندنەوەی مۆڵەتی کلینیکە دەرمانیەکانی شاری سنە و پەروانەی پزیشکی و پەرستاری کادری دەرمانی ئەو شارەی کردبوو. ناوبراو ناوی پەرستاران و پزیشکانی ناڕازی بە وەزارەتی ئیتلاعات داوە تا لەو ڕێگەوە گوشار بۆ سەر کادری دەرمان بێنێت. لە لایەکی دیکەوە بورهان مرادوەیسی پزیشکی ئەمنیەتی نەخۆشخانەی بێعسەتی سنە کە لە ڕێگەی ڕانتەوە چۆتە زانکۆی پزیشکی هەڕەشەی لە پرسنلی ژووری نەشتەرگەری و پەرستارانی شاغڵ لەو بەشە کردووە و ناوەکانیانی ڕادستی ئیتلاعاتی سوپای پاسداران کردووە. گیانەدەستانی برای 3 پێشمەرگەی گیانبەخکردووی کۆمەڵە لە کرماشان. لە ڕۆژانی ڕابردوودا کاک محەممەد عەلی حەیدەری دۆستی دیرینی کۆمەڵە و برای 3 پێشمەرگەی گیانبەخکردووی کۆمەڵە بە ناوەکانی فارۆق، مەنسوور و ناسر حەیدەری بەهۆی ڕووداوی هاتووچوو لە کرماشان گیانی لەدەستاوە. کاک محەممەد عەلی خەڵکی گوندی زەردووی سەر بە شارستانی پاوە و دانیشتووی شاری کرماشان بوو کە پاش گیانبەخکردنی 3 برای بەڕێزی لە ڕێزەکانی پێشمەرگەی کۆمەڵە بە ناوەکانی عەبدوڵلا، ناسر و مەنسوور حەیدەری وەفادار بە ئامانجەکانیان مایەوە و هەموو کات دۆستی دڵسۆزی کۆمەڵە و جێ متمانەی خەڵکی پاوە و کرماشان بوو. لەلایەن کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێرانەوە سەرخۆشی خۆمان ئاراستەی هاوژینی کاک محەممەد عەلی بە ناوی ویدا قوبادی، خوشکی ئازیزی بە ناوی شەهلا حەیدەری و 2 ڕۆڵەی خۆشەویستی بە ناوەکانی ئاهورا و دیانا دەکەین و خۆمان بە شەریکی غەمیان دەزانین. کۆبوونەوەی خاوەن نانەواخانەکان لە قوم. ڕۆژی چوارشەمە 7 جۆزەردان خاوەن نانەواخانەکانی شاری قوم بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی کۆبوونەوە. کرێکاران و خاوەن نانەواخانەکانی قوم بە کۆبوونەوە لە بەردەم ناوەندە دەوڵەتیەکانی ئەو شارە دژ بە ناکارامەیی بەرپرسانی ڕژیم دروشمیان بەرز کردەوە و خوازیاری پێدانی یارانەی چەند مانگی ڕابردوو، وەلانانی سامانەی نانینۆ، پێدانی ئاردی دەوڵەتی، کەمکردنەوەی نرخی ئاو، بەرق، گاز و کریدووکان بوون. ناڕەزایەتی کرێکارانی شاغڵ لە پرۆژەی جادەسازی چابەهار بۆ ئێرانشار. کرێکارانی شاغڵ لە پرۆژەی جادەسازی چابەهار بۆ ئێرانشار ڕۆژی چوارشەممە 7 جۆزەردان دژ بە نەدانی حەقدەست کۆبوونەوە. بەپێی راپۆرتی حاڵوەش کرێکارانی شاغڵ لەو پرۆژە ماوەی 2 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و لە دۆخێکی سەختدا دەژین. ناڕازیان پاش مانگرتن لە کۆبوونەوەیەکی ناڕەزایەتیدا خوازیاری پێدانی داخوازیە دواخراو، زیادکردنی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی و تەزمینی ئەمنیەتی پیشەیی بوون. راپۆرتێک لەسەر سەرکوتی شارومەندانی بەلوچ لە چەند شاری ئێران. لە 2 ڕۆژی ڕابردوودا هێزەکانی حکوومەت لە بەندەر عەباس، جاسک، هیرمەند، زاهدان و ڕاسک هێرشیان کردوتە سەر سوختبەران و خەڵکی مەدەنی و وێ ڕای کوشتنی 4 کەس چەند شارومەندیان دەست بەسەر کردووە.
بەپێی راپۆرتی کەمپەینی چالاکانی بەلوچ هێزەکانی فەراجا لە بەندەرگورگان و شارستانی ڕاسک هێرشیان کردوتە سەر سوختبەران و وێ ڕایسوتاندنی کەلوپەلەکان 4 کەسیان دەست بەسەر کردووە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر ناسناوی بەندکراوان لە بەردەستان نییە. لە جاسک و نوسرەت ئابادی زاهدان 3 شارومەند لەوانە ژنێکی دووگیانی بێناسنامە بە ناوەکانی جاسم تەبوراک تەمەن 33 ساڵ، پژمان نارویی تەمەن 23 ساڵ و سورەیا خۆگیانی تەمەن 20 ساڵ لە هێرشی ئیتلاعاتی سپای پاسداراندا دەست بەسەر کراون. لە کرمان، بەندەر عەباس و هیرمەند 4 سوختبەر بە تەقەی ڕاستەوخۆی سەرکوتگەرانی ڕژیم گیانیان بەخ کردووە کە ناسناوی 2 کەسیان بریتیە لە عەلی مەحموودی و عەبدولواحد ڕێگی. لە سێدارەدانی 4 بەندکراو لە شیراز، کرمان و کەرەج ڕۆژی چوارشەممە 7 جۆزەردان حکمی ئیعدامی 4 بەندکراو بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بانقەست لە زیندانەکانی شیراز، کرمان و قەزەلحەساری کەرەج جێبەجێ کرا. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران 3 بەندکراو بە ناوەکانی سەنجەر نەوابی، مەجید خەلیفە و ئەفشین عیزەتی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی کرمان و قەزەلحەساری کەرەج لە سێدارە دراون. هاوکات حکمی ئیعدامی بەندکراوێک بە ناوی مهدی فەراهانی بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانی شیراز جێبەجێ کراوە. خۆپیشاندانی ئێرانیانی ئازادیخواز لە ئاڵمان ڕۆژی چوارشەممە 7 جۆزەردان کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادیخواز لە شارەکانی ئیشتوتگارت و هامبۆرگ بۆ پشتیوانی لە کارزاری سێشەمانێ نابۆ ئیعدام دژ بە کۆماری ئیسلامی خۆپیشاندانیان کرد. بەشداربووان بە بەدەستەوەگرتنی وێنەی بەندکراوانی مەحکوم بە ئیعدام دژ بە بەرپرسانی کۆماری ئیسلامی دروشمیان بەرز کردەوە و خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارە و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. خۆپیشاندەران هەروەها پشتیوانی خۆیان لە کامیۆنداران، خانەنشینکراوان، معەلێمان، پەرستاران و کرێکاران نیشاندا و خوازیاری یەکگرتووی کۆمەڵگا بەرامبەر ڕژیمی سەرکوتگەری کۆماری ئیسلامی بوون. دوایین هەواڵمان سەبارەتە بە ناڕەزایەتی تشبەرانی نەتانیاهوو هاوکات لەگەڵ کۆمەڵکوژی خەڵکی غەزە ڕۆژی چوارشەممە 7 جۆزەردان کۆمەڵێک لە شارومەندانی ئیسرائیلی دژ بە دەوڵەتی نەتانیاهوو ڕژانە سەر شەقامەکانی تلاوی و لەگەڵ هێزەکانی پلیس بەشەڕ هاتن. هاوکات 63 فەلەستینی لە هێرشەکانی ئەرتەشی ئیسرائیل بۆ سەر چەند ناوچەی غەزە گیانیان لەدەستدا. بەبێ راپۆرتی ئەلعەرەبیە، شارومەندانی ئیسرائیلی بە وتنەوەی دروشم خوازیاری ڕاگررتنی دەستبەجێ شەڕ و ئازادی دیلەکانی دەستی حەماس بوون. ناڕازیان هەروەها داوایان لە دەستگای قەزایی ئەو وڵاتە کرد بنیامین نەتانیاهوو وەکو جەنایەتکاری جەنگی محاکمە بکات. هاوکات لە کەرتی غەزە سەربازانی ئیسرائیلی لە کاتی دابەشکردنی یارمەتی بەسەر ئاوارەکاندا تەقەیان بەسەر شەرومەندانی فەلەستینی کردووە و بەو هۆیەوە 47 کەس بریندار بوون. بەرپرسانی بێداشت و دەرمانی غەزەش بە میدیاکانیان ڕاگەیاندووە کە لە ئەنجامی هێرشەکانی 24 کاتژمێری ڕابردوو بۆ سەرکەرتی غەزە 63 فەلەستینی کە زۆربەیان ژن و منداڵ بوون گیانیان لەدەستاوە. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد بژی.